بکاری پۆلی هشتمی نەڕەتی لاپەڕە 16. لێرە ڕاهێنانەکان دەربارەی لێکدان و دابەشکردنی کەرتە ڕێژەی یەکانن یان ژمارە ڕێژەی یەکان. لێک بدە هەر یەک لە وەڵامەکان بە سادەترین شێوە بنووسە. پرسیاری ژمارە یەک لێرە کەرتەکەیە کە یەک لەسەر دووە لێک درایە لەگەڵ ژمارە 5 واتە کەرت لێک درایە لەگەڵ ژمارەی تەواو یان ژمارەی سروشتی. ڕێسا و یاساکان کووە هەمیشە ژمارە سروشتیەکە ژمارە تەواوەکە تەنیا لێک دەدرێت لەگەڵ سەرەی کەرتەکە و دابەشی هەمان ژێرەی دەکرێت. بەڵام پێشی ئەوەی لێکدانەکەی بکەم ئەمن دەبی تەماشای هێمایەکان بکەم. لێرە تەنیا هێمای کۆ هەیە چونکە هیچ هێمایەک نابینم واتە هەردووچان هێمای کۆیان هەیە. 5ەکەش نیوەکەش ئەنجامەکەش هەر کۆیە. کاتە پێویست ناکە من هیچ بنووسم تەنیا 5 لێک دەدەم لەگەڵ یەک دابەشی 2 دەکەم. بەڵام ئایا ئەوە سادەترینە یان نا؟ ئەگەر سادەترین نەبوو دابەشی دەکەم 5 دابەش 2 دوی تەواو دەمینێتەوە 1 چونکە 2 جار 2 4 لە 5ەکەی دەمینێتەوە 1 5 کەم 4 1 دابەش 2 واتە 2 نیو. ئەگەر 5 سێوم هەبوو دابەشی 2 کەسم کرد هەر یەکەی 2 نیو سێوی بەبەر دەکەوێت. ڕێسایەکە کۆ لەبەر چ ژمارەکەی ئەمە تەنیا دابەشی ژێرەکەی دەکەن و لێک دەدەین لەگەڵ نیو چونکە ئەمە نیوم هەبوو کەوانە هەمیشە واتای لێکدان لێک درایە لەگەڵ 5 ئەوها لێک درایە لەگەڵ 5. ئەو 5 ئەمن هەموو کات دەتوانم وەکو ژمارەی ڕێژەی بینوسم کەرتەچی ڕێژەی لەبەر هەندێ سەرا لێک دەدرێت لەگەڵ سەرا ژێرە لێک دەدرێت لەگەڵ ژێرە 5 یەکە 5 1 جار دووش هەردوو دەبی بە 5 لە 2 لەوەی وا هاتیە لەبەر چ تەنیا لێک دەدرێت لەگەڵ سەرەی کەرتەکە چونکە ڕێسایەکانی لێکدانی کرد سەرا لێک دەدرێت لەگەڵ سەرا ژێرە لێک دەدرێت لەگەڵ ژێرە. لێرەش دەمەوێت باسی هێمای بکەم. ڕێسایەکان لۆ لێکدان و دابەشکردن هەمان شتە. ئەگەر هاتوو ئەمن کە تەمەشای ژمارەکان و کەرتەکانم کرد تەنیا یەک هێمای کەمم دیت ئەوە 100% ئەنجامەکەش هەر کەمە چونکە یەک دانەم دیتیە یەک دانەواتە هەر کەم دەمینێتەوە. ئەگەر هاتوو هیچم نەدیت ئەوە هەر کۆیە هیچ نانووسم لێرە هەر کۆیە ئەنجامەکە. لێرە یەک دانەی دەبینم ئەنجامەکەی نێگەتیڤە. لێرە 2 دانەی دەبینم پرسیاری 8 ئەنجامەکەی پۆزیتیڤە بەڵام پێویست ناکە بنووسم ئەگەر نووسیشم کێشە نییە. لێرە یەک دانەی دەبینم ئەنجامەکەی نێگەتیڤە. لێرە 2 دانەی دەبینم ئەنجامەکەی پۆزیتیڤە یان هیچ نانووسم. کەواتە هێمایەکان زۆر گرنگن. پێش ئەوەی لەبیرم بچی ئەمن هێمایەکان چا دەکەم دوایە ژمارەکان لێک دەدەم. پرسیاری 2 کەم 7 لێک درایە لەگەڵ 1 و 3 لە 4. لێرە ئەمن هیچ ناتوانم بکەم پێشی ئەوەی ئەو ژمارە کەرتدارەی بکەمە کەرتەچی ئاساییان بکەمە ژمارەیەکی ڕێژەی. کەوا بوو چ دەکەم کەم 7ەکەی دەنووسمەوە ئێرش دەنووسمەوە ئەو کەوانەیە 4 جار 1 4 کۆ 3 7 دابەش 4. ئێستا دەتوانم ئەو دوو ژمارە لەگەڵ یەک لێک دەم دابەشی 4ەکەم 7 جار 7 49 دابەش 4. ئەو جدووە ئەگەر سادەی کەم 49 دابەشی 4 دەکەم 49 دابەش 4 بزانم دەکات چەند. نابی هێمایەکە هیچ لەبیر بکەم. 4 دابەش 4 1 9 دابەش 4 2 چونکە 2 جار 4 دەکا 8 1 دەمینێتەوە لە 9ەکە 1 لە 4 12 و 1 لە 4 بکەم. پرسیاری 3 تەنیا ئەمن 3 لێک دەدەم لەگەڵ 5 15 لە 8 پاشان دابەش دەکەم 15 دابەش 8 یەکی تەواو لە 8ەکەی دەمینێت لە 15 دەمینێتەوە 7 7 و
دابش هەشت. پرسیاری 4 گوتمان دەبی ئەمن ئەو ژمارە کەرتدارەی بکەمە ژمارە چی؟ کەرتەکی ئاسایی ڕێژەی 3,515 کۆدو 17 دابش 3. ئەوجە پاشان چارەکەی لێک دەم لەگەڵ 17 دابشی 3کەم 4,728 4,001 4 و 2 6. ئێستا دابشکە 6 دابش 3 2 8 دابش 3 ئەویش 2 جار 3 6 لە هەشتەکەی دەمێنێتەوە 2 لە 3. بێگومان بەکەم زۆر ئاسانە ئەمن هێمایەکەی لە بیرکەم. لێرە زۆر ئاسانە. سەرەی کەرتەکان لێک دەدەم، ژێرەی کەرتەکانش لێک دەدەم. 1 جار 5 5 4 جار 8 32 لەوەی باشتر ناوی. هێمایەکەش بە کۆیە. ئەگەر نووسیشم چێشەنیە. لێرە هێمایەکە بەکەمە 3 جار 7 21 دابش 8. هیچی دیکەش وا بزانم ناکرێ چونکە 21 تەنیا بەسەر 3 و بەسەر 7 دەتوانم. ئایا بەسەر 3 هەشتا بەسەر 3 نابی؟ باوەڕ ناکەم بەسەر 7 ببی کەواتە بەروای لێ دەگەڕێم. پرسیاری 7 ئەو ژمارەی دەبی چاکەم 7 جار 6 42 3 43 44 45 دابش 7 لێک درایە لەگەڵ 7 دابش 8. ئەو جە سەرەی کەرتەکان لێک دەدەم، ژێرەی کەرتەکانش لێک دەدەم. 7 جار 8 56 7 جار 5 35 7 جار 4 28 29 30 31. ئەوە های لێ هات پاشان دەبی بە دوور و درێژی دابشکەن. لێرە ئەمن دابش ناکەم دەهێڵمەوە. پرسیاری 8 تەنیا سەرەی کەرتەکان لێک دەدەم 15 و 45 لە خوارێ. ئەوجا دابشی 5 دەکەم سەرە و ژێرە دەبی بە 15 دابش 5 3 و 45 دابش 5 9 دیسان دابشی 3 دەکەم 1 لە 3. ئەو های لێدا کەرتەکان لێکدانی کەرتەکان. ئێستا بێمە لای لێک بدا. لێرە گوتمان تەمەشای هێمایەکەی دەکەن. 1 کەمی دەبینم ئەنجامەکە کەمە پاشان لێکدانە. ئەگەر هاتوو 1 لە ژمارەکان تەنیا 1 ڕەنووس بوو وەکو ئێرە ئەو یەکسەر لێک دەدەم. ئەگەر 2 ڕەنووسی بوو ناچارم لێکدانی دوور و درێژ دروست کەم. بەڵام لێرە زۆر ئاسانە. جارێ ئەمن تەمەشای فاریزەی ناکەم. تەنیا 7 لێک دەدەم لەگەڵ 21. 7 جار 1 هەر 7 7 جار 2 14. ئەو جە دوایێ تەمەشا دەکەم چەند دانە خانە هەیە لە ڕاستی فاریزە. لێرە تەنیا 1 دانە هەیە. لەبەر هەندێ ئەمن لە ڕاستەوە 1 خانەی دەژمێرم فاریزەکەی خۆم دادەنێم. 1 خانە فاریزە لێرەیە 14 و 7. ڕێژێکی دیش هەیە هەروەها بە خەمڵاندن. لێرە ئەمن 2 فاریزەیەک وا دایدەنێم کە 2 کە من 2 لێک دەم لەگەڵ 7 14 کەواتە ژمارەکە لە دەوروبەری 14 14 15 شتە چی وایە. بەڵام هیچ کات 1 نییە تا ئەمن هەڵەی بکەم فاریزەکەی لێرە دانێم. هیچ کاتیش 147 نییە فاریزە لێرە دانم. کەواتە هەڵەکردن لە دانانی فاریزەی زۆر سەیرە ئەگەر خوێندکار هەڵەی بکە. پرسیاری دا هێمایەکە کۆیە. لێرە ئەو ژمارەیە ڕاستە تەنیا 1 ڕەنووس نییە بەڵام چونکە سفری لەگەرە هەروای دادەنێم کە 1 ڕەنووسە کە لە سفر گەورەترە. کاتە لێرەش لێکدان زۆر ئاسانە. 3 جار 4 12 3 جار 5 15 لەگەڵ 1 16. ئێستا ئەمن فاریزەکان دەژمێرم. لێرە 2 دانە خانە هەیە. لێرەش 1 دانە ئەوە 3 دانە. کاتە دەژمێرم
1 2 3 ئەوجە فاریزەکەی دادەنێ فاریزە لێرە وە سفرەک لەبەر چ ئەو ژمارە ئەوەندە گچکەیە چونکە ئەو کەرتە زۆر گچکەیە 3% واتە 3% زۆر گچکەیە ئەو ژمارەی زۆر گچکە کردەوە زۆر بچووکی کردەوە لێرە ئەنجامەکە کۆیە چونکە 2 هێمای کەم هەیە و لێرە 1 ڕەنووسێ زۆر ئاسانە لێکدان 2 جار 8 16 2 جار 4 8 لەگەڵ 1 9 تەنیا 1 خانە هەیە لە ڕاستی فاریزە کەواتە 1 خانە لە ڕاستەوە دەژمێرم فاریزە لێرەیە بە خەمڵاندنیش وەکو ئەوی وایە ئەو ژمارە تەنیا 4 بی ئەوەش 2 بی 2 جار 4 8 ژمارەکە تۆزێک لە 8 گەورەترە لۆ چونکە لێرە تۆزێک لە 4 گەورەترە وەکو ئەوی وایە 5 بی 2 جار 5 10 9 لە دەوروبەری دەیە پرسیاری 12 هێمایەکە کەمە بەڵام لێرە 2 ڕەنووسە کە لە سفری گەورەترن لێرەش 2 کاتە ناتوانم یەکسەر ئەمن لێکدەم لێکدانی دوور و درێژ بێ فاریزە دەیانووس 5,8 40 سفر لێرە 4 لێرە 5,2 10 لەگەڵ ئەو 4ەی 4 10 1 جار 8 8 1 جار 2 2 کۆیان دەکەمەوە 0 12 و 2 2 4 دەچم ژمارەکەی دەنووسم 4 20 ئەو جەخانەکان دەژمێرم 1 2 3 لێرەش 1 2 3 ئەو های لێدێ ژمارەکە لۆ ئەوەندە گچکە بوو چونکە ئێرە گچکەیە 15% ئەو ژمارەی گچکە کردەوە ئێستا دابەش بکە گوتمان ڕێسایەکانی دابەشیش هەروەکو لێکدانە وەڵامەکەش بە سادەترین شێوە بنووسە پرسیاری 13 نیو دابەش 3 لە 4 ڕێسای دابەشی کووە ئەو دابەشەی ئەمن دەبێ بگۆڕم بیکەمە لێکدان کو کەرتی یەکەم یان ژمارە یەکەم هەمیشە وەکو خۆی دەنووسرێتەوە هەمیشە یەکەم لە لای دەستی ڕاست پاشان ئەو هێمایی دەگۆڕم دەیکەمە هێمای لێکدان ئەو کەرتەی ئێرە سەرا و ژێر دەکرێ واتە دەبیتە 4 لە 3 ئەو جە ئێستا سەرەی کەرتەکان لێک دەدەم ژێرە کەرتەکانیش لێک دەدەم دەبیتە چ؟ دەبیتە 4 لە 6 4 لە 6 کورد دەکەمەوە دابەشی 2 دەکەم سەرە و ژێرە دەبی بە 2 لە 3 هەندێک کەس دەکەن ئەمن یەک لەوانەمە پێشی ئەوەی لێک دەم تەمەشا دەکەم ئەگەر کورتکردنەوە هەبوو لە مابەینی سەرەکان و ژێرەکان مانای چییە؟ سەرەکان و ژێرەکان واتە کورتکردنەوە هەبوو لە مابەینی ئێرە و ئێرە یان ئێرە و ئێرە چێشەنیە تەنیا سەرەبی ئیکام کەرتیوی چێشەنیە لێرە کورتکردنەوە هەیە لە مابەینی 4 و 2 دابەشی 2 دەکەم هەردووچی ئەوها ئەو 4 دابەش 2 دەبی بە 2 ئەو 2 دابەش 2 دەبی بە 1 ئەو جە ئێستا لێک دەدەم 1 جار 2 2 1 جار 3 3 ئەوە باشترین ڕێگایە پێش لێکدان تەمەشاکە بزانە کورتکردنەوە هەیە یان نییە ئەوە تەواو بووین لێرە ئەنجامەکەش بە کۆیە بێگومان پرسیاری 14 پێویستە یەکەم جار ئەمن ژمارە کەرتدارەکان بکەمە ژمارە چی ڕێژەیی 5,4 20 21 لە 5 لە هەمان کات ئەمن لە هەمان کات نابی باش نییە جارێ ڕاوەست 3 جار 5 15 و 2 17 لە 3 ئێستا دەینم هێمای دابەش دەکەمە کەم کەرتی یەکەم
وەکو خۆی. هێمای دابەش دەکەمە لێکدان، کەرتەکەی دی سەرا و ژێر دەکەم 3/7. ئێستا تەمەشا دەکەم ئایا هیچ کورتکردنەوە هەیە لە مابەینی 21 و 5 21 و 17 3 و 5 3 و 17 نییە، کەواتە یەکسەر ئەو ژمارەی لێک دەدەم لەگەڵ ئەو ژمارەی 21 جاران 3 دەکا 63. 5 لێک دەدەم لەگەڵ 7 5 جار 7 35 5 جار 1 5 و 3 8. هیچی دیکەش ناتوانم بکەم. 63 دابەش 85. پرسیاری 15. ژمارەی کەرتی یەکەم ئەنجامەکە بێگومان لە کۆتایی بەکەمە. کەرتی یەکەم وەکو خۆی دەنووسمەوە جارێ و ئەو هێمای دەکەمە لێکدان. لێرە ژمارەی تەواوە، کەرت نییە، دەبی ئەمن بەخۆم وەکو کەرت داینێم یەکەم جار داینێم کە 3/1. ئەو جەکە سەرە و ژێری دەکەم دەبی بە 1/3. لێرە زۆر گرنگە ئەمن بزانم ژێرە چی دانێم لۆ ئەو ژمارە تەواوی. ئەو جێستە تەمەشایان دەکەم ئایا کورتکردنەوە هەیە لە مابەینی سەرە و ژێرە؟ بەڵێ، لە مابەینی 6 و 3 هەیە. 6ەکەی دابەشی 3 دەکەم دەبی بە 2، 3ەکەش دابەشی 3 دەکەم دەبی بە 1. چیتکە کورتکردنەوە نییە، نێگەتیڤ سەرەکان لێک دەدەم. 2 جار 1 هەر 2، 7 جار 1 هەر 7. تەواو، هەر ئەوەندەیە. پرسیاری 16. کەرتی لای ڕاست وەکو خۆی دەنووسمەوە. بێگومان هێمایەکە کۆیە. ئەو هێمای دەگۆڕم دەیکەمە لێکدان، 8ەکەی دەبەمە سەرێ، 3کەش دەیمە خوارێ. ئێستا لە مابەینی 8 و 6 کورتکردنەوە هەیە، هەردوو دابەشی 2 دەکەم. 8 دابەش 2 4، 6 دابەش 2 3. چی دی کورتکردنەوە نییە. 5 جار 4 20، 3 جار 3 9. پاشان دەتوانم 20 دابەشی 9 کەم، 2 تەواو، 2 جار 9 18، 2 لە 9 دەمێنێتەوە بە کۆ. پرسیاری 17. ئەو ژمارەی دەکەمە کەرتەکی ئاسایی 18 جار 5. ژمارەکان زۆر دوور و درێژن. 5 جار 8 40، 5 جار 1 5 و 4 9، کەواتە دەبیتە 91 دابەش 18 دابەش 9 جار 4 36 لەگەڵ 4 40 دابەش 9. ئێستا 91 وەکو خۆی دەنووسمەوە، 18 وەکو خۆی، دابەشەکە دەیگۆڕم، 9ەکە دەستە خوارێ، چلەکە دێتە خوارێ. لە مابەینی 9 و 18 کورتکردنەوە هەیە، دابەشی 9 دەکەم، 1 دابەش 9 2. ئەو جێستا باوەڕ ناکەم چیت کە کورتکردنەوە هەبی. 1 جار 91 دابەش 2 جار 40 80. ئەو جە پاشان 92 چی دابەشی 8 کەم یەکی تەواو هەیە وا دەمینێتەوە 11 لە 8. ژمارەکان زۆر سەیرن، بەڵامی دیێو هەیە. پرسیاری 18. ئەنجامەکە بەکەمە پێش هەموو شتێک. 5 لە 8 جاران 1 لە 12. چونکە گوتمان ئەو 12ەی ئەمن دەکەمە ڕێژەیە، 1 لە 12. هیچ کورتکردنەوە نییە، کاتە 5 جار 1 5، 2 جار 8 16، 8 جار 1 8 یەکیش 9. پرسیاری 19. ئەنجامەکە کۆیە و کەرتی یەکەم
چاردە دابش 15 جاران 3 لە 2 لەمەبەینی 4 و 2 کورتکردنەوە هەیە دابش 2 1 دابش 2 7 لەمەبەینی 3 و 15 هەیە دابش 3 1 دابش 3 5 ئەنجامەکە بووە 7 دابش 5 و 7 دابش 5 یەکسانە بە یەکی تەواو 2 لە 5 پرسیاری 20 دەجار 4 40 لەگەڵ 3 43 دابش 10 جاران 5 لە 3 لەمەبەینی 5 و 10 کورتکردنەوە هەیە دابش 5 1 دابش 5 2 دەبی دابشی هەمان ژمارەیکە لە سەرێ 43 لە خوارێ 6 43 دابش 6 ئایا دەکات چەند؟ 7 تەواو 7 جاران 6 42 1 لە 6 دەمینێتەوە. دەینە لای دابش بکە پرسیاری 21 3 فاریزە 72 دابش فاریزە 3 ئەگەر هاتوو ئەو ژمارەی بەسەری دابش دەکەین ئەو ژمارە کەرددار بوو یان فاریزە بوو ئەوە تۆزێک زەحمەتە هەمیشە دەبی ئەو ژمارەی تەواوی هەتا بتوانین دابشکەین. ئەگەرە من هاتوو بەو شێوەی نووسیم زۆر باشتر دەبینین هەرچەندە ناژبی بەڵام ئەوها بینووسم ئاسانە 3 72 دابش 03 سەرە و ژێرە هەردوو ژمارەکان ئەمن دەبی بکەمە زۆر ئەو ژمارەی سەرەوە کێشە نیە بەڵام ژمارەکەی خوارێ زۆر کێشەیە ببیتە ژمارەکی تەواو کو 03 دەبیتە ژمارەکی تەواو ئەگەر لێکمدا لەگەڵدا بەڵام ناتوانم ئەمن خوارێ لێک دەم لەگەڵدا سەرێ لێک نەدەم کەواتە هەردوو ژمارەکان دەبی ئەمن لێک دەم لەگەڵدا. لێکدان لەگەڵدا زۆر ئاسانە کە کاتی فاریزە هەیە تەنیا فاریزەکە بە یەک خانە دەچیتە لای دەستی ڕاست ژمارەکە گەورە دەبی چی لێدێ دەبیتە چ دەبیتە 3 7 فاریزە دێتە ئێرە بە یەک خانە لە خوارێش فاریزە 03 دێتە دەبیتە 3 کاتە پێی ناوێ سفرەکەی بنووسم تەنیا دەنووسم 3 سیروان